بە مەبەستی زیاتر بەرچاوڕوونی ئەندامان و ئاگابوون لە بارودۆخی ئێستای کوردستان، ماڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کۆبوونەوەیەکی فراوانی ئەندامانی سازدا بە میوانداری عەبدوستار مەجید، ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. خۆی بەخشنەی میێرەبان ئێمە ئەوڕۆ کۆمەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی هەستن بە ئەنجامدانی کۆبوونەوەیەک بۆ سەرجەم کادیرەکەمان لە سنووری مەڵبەند بۆ بەڕێز عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی سەبارەت بە تاوتوێکردنی ئەو بارودۆخ هەستیارێکی ئێستا لە ئارەدا لە هەرێمی کوردستان کە پێی داتی ئەپەڕێت، کە پێم وایە قۆناغەشی زۆر هەستیارە کە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پۆڵە پێی ئەپەڕێت، بە پێویستمان زانی کە بەرچاوی کادیرەکەمان ڕۆشن بکەین، بەرچاویان ڕۆن بکەین. ئەمەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە پێویستمان زانی لەم قۆناغەی ئێستامان تێداینە کۆڕێک بۆ برای بەڕێزمان مامۆستا عەبدوستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی و وەزیری پشتیوان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ برایانمان خوشکانمان لە سوورەکەمان ئەنجام دەین بۆەوەی بەرچاو ڕوونتر بن لەم قۆناغەی ئێستاماندا. اتفاقمان نەکردووە، ڕێک نەکەوتوین لەگەڵ برادرانی عەبدوستار مەجید کە هاوکات وەزیری کشت و کاڵی حکوومەتی هەرێمە وەڵامی ئەو پڕوپاگەندانە دەداتەوە کە بەرامبەر کۆمەڵی ئیسلامی دەکرێن و کۆمەڵ بەوە تۆمەتبار دەکرێت کە چۆن دەکرێت ڕەخنەگر بێت و لە ناو حکوومەتیشدا بێت. لەو ڕووەوە ئەو ئەندامەی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی دەڵێت ئێمە هەر لە سەرەتای بەشداریمانەوە لە حکوومەتدا دووپاتمان کردوتەوە، لەسەر گەندەڵی و زوڵم و ناحەقی بێدەنگ نابین و قسەی خۆمان دەکەین، بۆیە بەشداریمان و مانەوەمان لە حکوومەت ئەوە ناگەیەنێت لە نادادی بێدەنگ بین. ئێمە هیچ کاتێک اتفاقمان نەکردووە، ڕێک نەکەوتوین لەگەڵ برادرانی پارتی کاتی خۆی کە بەشداری حکوومەتمان کردووە ئێمە لە بەرامبەر ناحەقی و لە بەرامبەر گەندەڵی و لە بەرامبەر زوڵم بێدەنگ بین. یەکێک لە قسەکانی ئێمە زۆر چاک بەبیران لیژنەکەیان کە خودی سەرۆکی حکوومەت سەرپەرشتی دەکرد، چاک لەبیران وتمەکاکی ئێمە یەک قسەمان ماویش ئەوەیە ئێمە سەبارەت بە گەندەڵی، سەبارەت بە ناحەقی، سەبارەت بە زوڵم ئەگەر ئەم دەسەڵاتی بیکە بێدەنگ نابین. یعنی کە دەگوترێ وەڵا کاکە سەیرە باشە، ئەگەر ئەوەی ئێمە سەیر بێ ئەی باشە سەیر نییە لەکوێ دنیادا هەیە حزب بتوانێت پەرلەمان پەکخا، لەکوێ دنیادا هەیە، لەکوێ دنیادا هەیە حزب بتوانێت حکوومەت ئیفلیسکە پێکاتێکی گەورە لە حکوومەت دەرکاتە دەرێ ڕێی لێ بگرێ، لەکوێ دنیادا هەیە. ئەگەر ئەوەی ئێمە لە دنیادا نەبێت کە ئێمە بە پرەنسیب و بە ڕێکەوتن لەسەری بەخوا ئەوەی کە لە قوتووی چ عەتارێکدا نییە، بە درێژایی مێژووی دیموکراسی و وڵاتان و حکومڕانیدا شتیوانە بۆ حزب بتوانێت پەرلەمان پەخا و حکوومەت دەرکا و یعنی ڕێگری لە جێبەجێکردنی یاسا و دادگا و عەدالەت بگرێت. لە درێژەی سەردانەکەی بۆ قەزای سۆران، عەبدوستار مەجید چەند سەردانێکی کۆمەڵایەتی ئەنجامدا و بەشداری پرسەی کۆچکرد و شیرین مستەفا ئەندامی ئەنجومەنی سۆرانی خوشکانی ئیسلامی کوردستانی کرد و پرسە و سەرخۆشی ئاراستەی هاوسەر و کەسوکاری کرد. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.